عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی خاوەنی چەندین ڕووبارن، بەڵام یەکێک لە کێشە سەرەکیەکانی هاوڵاتیان تێیدا نەبوونی ئاوە، بەتایبەت لەم ساڵدا کە وشکە ساڵی ڕوبەڕووی ناوچەکانی هەرێمی کوردستان بووەتەوە. لەگەڵ ئەوەی حکوومەت دەیتوانی پلانی پێشوەختەی هەبێت بۆ چارەسەرکردنی وشکە ساڵی و بێئاوی، بەڵام تا ئێستاش چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدۆزراوەتەوە. تەنانەت دابەشکردنی ئاویش لە نێوانگەڕەکەکانی شاری سلێمانیدا جیاوازی هەیە. هاوڵاتیانیش دەڵێن بە یەکجار ڕوبەڕووی قەیرانی ئابووری ئاو کارەبا بووینەتەوە و توانای کڕینی بەرمیلێک ئاومان نییە تا پێی بژین. مریەم عوسمان دانیشتووی گەڕەکی ئازادیە و باسی لە بێئاوی ماڵەکەی کردووتی بەهۆی ئەوەی کار و کەسابەت نەماوە ناشتوانین ئاو بکڕین و دابینی بکەین. ماڵ و مناڵمان بەهۆی کەمی بێئاوی و گەرماوە تووشی نەخۆشی بوون. وڵاوازا لە جمعەکە یەک جارێتەوە یەک جارە یەک جار ئەیش بە سێ ماڵ یەک ئاومانەیە ئەیش بە حاڵ دۆزێک پیاە. وڵای ئای بیرەکەمان چەند ساڵە تیای وێسە وشک بووە، ئەم ساڵ هەموو شتی کرد. وڵای تخۆ بارانیش نەبارێوان نییە، قەیرانی هەموو شتێکە ئاو کارەبا و کارەباش نییە کو هەرمۆلی دێ ڕۆژتاوەرە سوتایی نەژوورەوە بەبێ ئاو. بەخوا ئەم و بەردەمان نا لە بەرەوە هەتاوەیە ئەم مەی کە سوورە بێتەوە ئەمچە کاڵیەکەین هە گڕێگڕە هەر سوتایی نەژوورەوە ماڵ مناڵەمی سوتاون. وەڵای هەموو شتێکەسە ئێمە دوکانی مریشکمانێ ئەمڕۆ ڕۆژ تا ئارێک مشکشی نەفرۆشتووە ئەمچە ئاوەکەش نێ پێی چاکە ئاوەکە نییە بەچی چاکیکە. ئێستا گە ئێمە خۆمان معاشێکمان بۆ ئەوان نییە بە خەمەوە نەبی دەوەڵای ئێستا ڕۆژانە چی پێیاکە مەخسەم لەرزمان لێ بۆ ژەمێکە پارە خەچکە. وەڵای ساعتەوە زەم تاسە نەیخۆندۆتەوە هەر نەیخۆندۆتەوە هیچ. وەڵا نازان بۆ جوانیار پارەکان لێ سندین و ماڵی 40,000مان ناو بێسووت. وەڵا کات کەوتووە کاتوای 4 ڕۆژ کاتوای 3 ڕۆژ ئەوان لەسەر بۆرێکترن ئێمە سێکۆڵانە لەسەر بۆرێکترین تا مزگەوت هەمێ حەجەڵش بۆری ئاوەکان جیاوازە ئەو سێکۆڵانە جیاوازە ئەم دراوسێمان لەسەر ئەو سێکۆڵانەیە ئێمە لەسەر ئەم سێکۆڵانێ ترەوە حکوومەت هەر هەوڵی کات خۆی وای داناوە ئێمە بڵێن چی کە خانومان کڕیوە وا بووە. ئێتەبانە هەڵی حکوومەتە ئەجینا ئێمە دراوسێن ئەو ئایدێ و کۆڵانێمە ئایدێم کۆڵانێ وەڵا کاتی بە هەیە سەعاتێکە سەعات و نیوەکە کاتی واشێ 2 سەعاتە ئێمە 2 ماڵیشین هەر بەش ناکات. دراوسەکانیشمان یەکیان بیری هەیە بۆ ئێمە ئەبێت بیرەکەش وشکی کردووە نابێت. وەڵا بێ بە مەلاعەزە هیچ نەکەین مبەردە هەڵ نەکەین چاوەڕێ من ڕئیسی بێتەوە ڕئیسی ژێتەوە سەعاتێک 2 سەعاتە جاری وا هەیە تا بەیانی سەعات 6 ڕئیسی نییە. وەڵا قورسە تا بڵێ ژیان قورسە کە شار یعنی چی کە ئاو نەبوو کارەبا نەبوو یعنی دەیەکی گەورە تەوا دەخۆ کە ئەو کارەبا نەبوو شار یعنی چی. وەڵا داواکارین کارەباکە چاکە و ئاوەکەمان بۆ چاکە و هەموو داواکاریە حکوومەت لەگەڵ میلەتە بێ هەموو شتێکی بۆ میلەت بکە. کۆرە لە وەڵا لەکوێتوانە بێ معاش ئاوایە و ئەم مانگە معاش تۆزێ باش بووە گینانی ماماشەوەری هیچ ئاوی پێ ناکڕێ ئاو لەکوێ کڕێەوە هەموو بشی کڕی دڵی لێی پاک نییە نازانی ئاوی کوێیە بۆ خواردنەوە ئەبێت نابێت. ناوەڵا بەش ناکە بە حکومەوەی سەهاوینە و موبەری دێ و جل شۆردنە و خۆشۆردنە و یعنی بەڕاستی زۆر کەمە ینی هیچ بەش ئەوە ناکە کە وەک پێویستنی ئاوکەیەتەوە. بڵم بە گەڕمە بۆچ بە حکومی خۆی ئەم ساڵ باران کەم بوو هەنێکی گەرنەوە بۆ ئەوانێ بەڵام ئەگەر زیاتر ئاوەکەش بەربدەنەوە لەوێ ئەتوانین بڵین بە 2 ڕۆژ جارێ 3 ڕۆژ جارێ بەربدەنەوەوانێ ئەتوانێت بەش ئێوە کات بەڵام 5 ڕۆژ جارێ زۆر کەمە. بێکومان بە دڵنیایەوانێ حکوومەت خۆی پێشتر ئەیتوانی ئەوە بکات بەڵام ئایا حکوومەت ئەوە کات ئێمە هەر با سێریکی بۆرمونە لە جادەکانمانە سێرکەن بۆرمونە لە کارەباوە سێرکەن بۆرمونە زۆر شت هەیە کە حکوومەت ناتوانێت پلان دابنێ بە تایبەتی حکوومەتی ئێمە هیچ پلانێکی نییە بۆ ئەوەی لە داهاتووە گەر شتێک لەو بابەتە ڕووی بدایە چارەسەری بکات. پێکومان بەنداوی باشە گەر ئەو بتوانێت بەنداوی باش دروست بکات و بەڕادێکی زۆر ئەتوانێت ئەو کۆبکاتوانە بۆ کاتی پێویست بەری بەداتەوە. ئەشتوانم هەم بڵم پارەکێشانە هەمیش لە ڕایەکوانێت من بەڕای خۆم بنەوە و نەی خۆم بەکاریم هێنابێ سوودم لەبینە لە بەرەوەی گرتوومەتەوە چەند وەختە بە حکومەی خۆمان بیرێمان هەبوو بەڵام لە ئێستا زەڕورم و ئەتوانم بەری بەمەوانێ ئەوە بۆ من باشە بەڵام ئایا ئەو پارێک ئەوان من ڕێک ڕۆژ بەرماندایە 62,000مان بۆ هاتۆ لەو کاتەیە یعنی پارێکێشانێکی زۆریشی تایە. گەوهەر سەعید ژنێکی بەتەمەنە و لەگەڵ ئەوەی ژیانی لە دۆخێکی قورسدایە ڕوبەڕووی نەبوونی ئاویش بووەتەوە و بەرەنگاری لێ دەکات و دەڵێت
هەفتەی تەنها یەک جار ئاوی گشتی مانیەتەوە. هەفتەیەک جارێک یاخر کەمە تەنچی سەربانمان لە پار و ئاوی تێ نەچوو تۆزێکم لە حەوشی داناوە لە بە دەرگاکەیانە دەوی سەرەوە هەر بۆ ئیداراکەین ئەی بە قوربانە بم فلان کەس گیان توخوا تۆزی ئاوم بەرێ ئەگەر ئەویش چارەسەری بکێ و بزانێ خواتیایە ئەماتێ لێ بە قورعانیمان ئەیتر ئەمجا چی بۆ چوو بۆ ئاوکانی لێ شتی لێ چی بۆ چوو ئەیتر ئێماڵێن ڕەنگەی ئاو کەم یەکەی بی ئاوێکە ببێ بۆ نایکەیتەوە بۆ ئەو خەڵقە یعنی ئێستا من لە هینی خۆم ئاڵێم ڕۆڵە بە قورعان ڕەنگە ئاوەکە کەم بی بۆیە نایکەنەوە ئەیتر ئەمجا ئەگەر چارەسەری ئەوی شەبێ و نەیکەنەوە ئەوە بەخوا کەس نازانی ئێستا ساعاتەکان وەختی وایە من لە ماڵێکەوە هەمانە ماڵەکەمان مشتەرەکە لەگەڵ ئەو ماڵی ئێمە 100 مەتر نابێ کەمە چکۆ لە ئێ ماڵەکەمان ئێمە لەوێ وەجاری والم دادەگیان توخوام ڕۆ بۆمان وەکەن تۆزێ بە ئاومان دێ بۆ بێ خێرتانەگە وەختی وهەیە ئاومان هەر بۆ نەهەی وەختی وایە بۆمانی ئەڵێم بچم مەڵێم توخوا بۆمان وەکەن خێرتانەگا بە قوربانم ئێمە ژەمانەوێ و ئێمە ژاوەکەمان مشتەرەکی لەگەڵ یەک من ناوەڵا دەسەڵاتم نییە پیرێژنێکی وەک من سێ ئافرەتم بۆ بەڕیشەوە هەردوو سەرشتێکیان هیچیان کچە دوانێن بێوە ژنن بە قوربەسەری لەگەڵم دانیشتون مێردم نییە دوو کوڕمە کوڕەکانم پێشمەرگەن پارەی بەن بە کچ پارەی بەن بە من پارەی بەن بە ئاو پارەی بەن بە شت پارەی بەن بە مەعاشێتی ماڵ نۆڕە چارم هیچمانی لە بەخوا بیرمانی لە پەنامانە بینێکمانەیە بینێکیان لێیە و زۆر ئەچین ناڕەحەتمان کردو ئەوتر پێشمان ئەیبێ ئێمەش ئەوی خۆ بەشم نەیت بەشم تیانەبی وانە باوکم ئەی چۆ حیفە دراوشەشە ناڕەحەت بکەیت ئەگەر بیش بێ نابێ غەد لەم خەڵقی کابێ بۆمان وەکە ئەوەی کە ئاو بەدەستە ئەی وایە ئەرێوەڵا ئیوا هەیە شوێنەکەی ئاوی باش هیچر نازانم ئیواسیتەی چییە بۆ خواوە نازانم ئارێ بەخۆ باشە ناخۆش نییە بۆ ئێوە ئەو دووگەڕەکە ئاویان زۆرە و ئێوە ئەیجا خۆی دەجا ئەوەی خۆیەتی چی لێ بکە ئێستا من شتێکم ببێتەوە بێت دەسەڵاتی من چییە واللهی بەنسبەوتم بیرمان هەیە ئێمە خۆمان ناڵم دیاریم نەکردووە چەند ڕۆژارە بەزۆکو دراوسەکان ئەڵەن ئاو نییە بۆی کە ئێمە خوانێ بڕێ ئێستا بەخوا خانۆکەشمان دووقاتە ماشەڵڵا ئیتر بەردەوام ئێمە ئاوین بە خەڵک ئەڵێ ئەو نە ئاو کەمە بە دەرەجەیەک کێشەی کەم ئاوی هەیە بە دەرەجەیەک تێگەی ئیتر کوێ خەڵک بەعام هەمووی گلەی یەکات ئەگەر کابرا ئاو بێتۆ نایە هەموو ڕۆژە تەکلیف لە منکە وانە واللهی لە ماڵی باوکم بووم ینی بەردەوام تەلەفۆنم بۆ هاتووە و ئاومان بۆ بکەرەوانێ ئەو تەخوانێ بە پیاوەکەم و کچەکەم لە ماڵەوە لێەوە تەلەفۆن کردە بۆ ماڵە بۆیان کەنەوانێ والله ئەمەگە گرنگە یعنی نییە ئیتر خێرێکی زۆر گەورەیە هەر بەبێ هیچ شتێکیش والله پێویستە هەچ کەس ئاوی بێ نییە ئەو گەڕەکە عنی چەنە بیگاتێ و چەنە توانای بێ ئاوی باتێ لەگەڵ ئەو هەموو ناڕزایانەی هاوڵاتیان هەیەە لەسەر نەبوونی ئاو و خراپی دۆخی ژیانیان بەڵام بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی دەڵێت کە ئەو کێشەی نییە و هەموو گەڕەکەکان ئاوی پێویستیان بۆ دابین کراوە بگرە ئاوی زۆر بە فیرۆ دەدرێت بە جۆرێک بە فیرۆدانی ئاو لە 135 ئاوی گشتی کەم کردوێتەوە. سەربەس عوسمان بەڕێوەبەری ئاوی سلێمانی دەربارەی کێشەکانی ئاوی شاری سلێمانی بۆ ژنها ڕوونکردنەوەی داوتی بەسێ ڕۆژارێک ئاو دابەش دەکەین بەسەر هاوڵاتیاندا و ئاو کەم نەکراوەتەوە بەڵام خواستی بەکارهێنانی ئاو لەلایەن هاوڵاتیانەوە زیادی کردووە و بۆ ئاودێری باخ و باخاتی ناو ماڵەکانیان بەکاری دەهێنن لە کاتێکدا پێویستە حکوومەت بودجێ ئاودێری باخەکان دابین بکات ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی ئاوی گەڕەکانی دیکە دەربارەی ئەو گەڕەکانی بە تەنیژیەکەون و بەشێکیان ئاویان هەیە سەربەس عوسمان ڕایگەیاند هۆکاری سەرەکی خراپبوونی بۆریەکانی ئاو لە کارکەوتنیانە هۆکاری دیکەش هەن وەک نەبوونی پلانی میراوەکان کە هەندێک کات لێیان تێک دەچێت سەریکام لە گەڕەکەکانە تاکو ئاویان پێ بدەن.